سڵاوم کاتتان باش من هێرۆ زەنگەنە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئەمڕۆ میوانێکی تایبەتمان لەگەڵدایە وەزیری دەرەوەی عێراق دکتۆر فواد حوسێن بە سەردانێک لە واشنگتنە جا ئێمەش با چەند پرسیارێکەوە هاتوینەتە لای دکتۆر فواد حوسێن بۆ ئەوی وەڵامی ئەو پرسیارانەمان بداتەوە سەبارەت بە گەشتەکەی بۆ واشنگتن. دکتۆر سەرەتا سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس دکتۆر سەرەتا ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم وەکو کاربەدەستانی عێراقیش ئاماژەیان پێکردووە مەبەستی سەرەکی سەردانەکەی جەنابەت بۆ ئێرە بۆ واشنگتن بابەتی دابەزینی نرخی دینارە بەرامبەر بە دۆلار و دراوەکانی تر وەکو یۆرۆش ئایا هیچ بەرەنجامێک هەبووە؟ سەبەبی سەرەکی هاتنمان بۆ پەیوەندیەکانە بەتەوەکردنی پەیوەندیەکان بەتایبەتی لە بواری دارایی و اقتصادی و یەکێک لەو ئەسبابانە پەیوەندی هەیە بە مەسەلەی دراو. بە تەسەوری من ئەو گفتوگۆیانەی کە هەمان بوو لەگەڵ خەزانەی ئەمریکی لەگەڵ بەنکی فیدرالی ئەمریکی گەیشتینە ئامانجێکی باش کۆمەڵێک ئیجرات هەیە کە بەنکی عێراقی وەریگرت و وەکی ناوەندی عێراقی دیارە پشتگیری هەیە بۆ ئەو ئیجراتە و بە تەسەوری من مەسەلەی دراو کەمە ئێستقرارەکە دروستە ئالیەتێک دانابوو کە مراقبەی دەرچوونی دۆلار و پرۆسەی دەرچوونەکە و بۆ کوێ ئەگا و کێ ئاخر کەس بەکاری دێنێ ئەوە تەسیری کرد لەسەر نرخی دۆلار بەڵام بەعام ئەمە کەمەکەمە ئەستقرارەکە. بەڵێ دکتۆر دەزانین ئەمریکا با بڵێن یەکێک لەو نیگەرانەکانی کە ئەمریکا هەیەی ئەوەیە کە دۆلار لە عێراقەوە دەرنەچێت بۆ وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش دەزانین زیاتر مەبەستەکە لە ئێرانە ئایا عێراق چۆن ئەتوانێت چ میکانیزمێکی گرتوۆتە بەر تاوەکو ئەم کارە بکات؟ ئیرۆخان خۆی عێراق کۆمەلگای عێراقی بەڕاستی هەموو شتێکە کڕێ لە دەرەوە یعنی کۆمەلگای عێراقی ماوادی زراعی بێ خواردنەمەنەی بێ دەرمان بێ سناعی بێ هەموو شتێک لە دەرەوە دێ یعنی تۆ ئەگەر سەیری تجارەتی عێراق یا میزانی تیجاری عێراق لەگەڵ دەوڵەتانی تر بکەی ئەبینی هەموو شتێک لە دەرەوە دێ ماعادە نەوت ئەفرۆشێ و کۆمەلگایە کە شتێک لە دەرەوە بکڕێ دۆلارێوێ یعنی بۆ ئەوە بازاری عێراق و حکوومەتی عێراقی دۆلار زۆر سەرفکە ئەمە بەشێک لەوەی ینی چوونی دۆلار بۆ دەرەوە ئەگەر پەیوەندی هەبێ بە تجارەت تەبیعیە و زۆربەی هەرە زۆری لە واقع پەیوەندی هەیە بە تجارەت بەڵام چونکە ئالیەتێک نەبوو کە تەنزیمی ئەم دەرچوونی دۆلار چۆن دەرەچێت لە بەنکی مرکزی و کێوەری ئەگرێ لە بازاری عێراقی و چۆن ئەچێ بۆ دەرەوە ئیستا ئالیەتێک دانرا ئەو ئالیەتە تەنزیمی وەزعی دۆلارەکە اینجا بەعزێک لە دۆلارەکان کە ئەچووە دەرەوە بە قەچاق یا بۆ مەرامێکی تر ئەمە کەمەکەمە ئەم ئالیەتە زەبتیەکە. دکتۆر دەگەڕێمەوە هەر سەبارەت بە ئێران یعنی دەمەوێت ئەو پرسیارە وەڵامی ئەو پرسیارم بە تەواتی بکەیت دەزانین کە زۆر باز لەوە ئەکرێ ئێران کاریگەریەکی زۆری لە عێراقدا هەیە جا بۆ کاریگەریە کە ئێران لە عێراقدا هەیەی بەم شێوازە دەتوانرێت ڕێگە بگیرێت کە ئەم دۆلارانە نەچێتە ناو ئێرانەوە؟ ئێمە نەهاتوین بۆ ئەوەی بڵێن دۆلار نەچێتە ئەو وڵاتیانە ئێمە هاتوین تەنزیمی وەزعی دۆلار لە بازاری عێراق بکەین کە تەنزیم کرا لە بازاری عێراق ئەمە معنای ئەوەیە مامەڵەکردن لەگەڵ دۆلار بە شێوەیەکی تەبیعیە بێ ئەمجا بعضێک لەو دۆلارانە لە ڕابردوو ئەچوو بۆ ئەم وڵاتە ئەو وڵات ئەوە مشکلەیەکی ئێمە بوو لە واقع مشکلەیەک پەیوەندی هەبوو بە سیستمەکەی کە لە نێو عێراق بوو بەڵام ئیستا لەگەڵ ئەم سیستمەی تازە زەحمەتترە بێ دۆلار بەبێ ئاگداری حکوومەتی عێراقی بەبێ ئاگداری دەسەڵاتەکانی خەزانەی ئەمریکی بچێتە شوێنێکی تر چونکە ئەو سیستمەی کە دانرا هەم بەنکی مرکزی ئەتوانێ چاودێری ئەو پرۆسە بکە هەم خەزانەی ئەمریکی ئەتوانێت چاودێری بکە و بەنکی فیدرالی ئەمێ. بەڵێ دکتۆر دەکرێت بەڕوونی پێمان بڵێ ئەمریکایەکان بەڕوونی داوای چی لە عێراقیەکانەکەن یان عێراقیەکان داوای چیان لە ئەمریکایەکان کردووە لە میانی ئەم سەردانەدا؟ نە لە وەکووتم ئێمە سەردانێکە یەک هەفتەیە هەموو دەسەڵاتدارانی ئەم وڵاتەمان بینی باسی اقتصاد کرا باسی نەوت کرا باسی گاز کرا باسی کارەبا کرا باسی شەریکاتی ئەمریکی بچێت لەوێ استثمار بکەن ئیش بکەن
باسی سیاست کرا، باسی وەزعی ئەمنی کرا، باسی وەزعی منطقەکە کرا. ئەمە هەمووی باس کراوە لە باس مەسائلی کە پەیوەندی هەیە بەم تەوەرانەی کە باسمان کرد. ئەوان وزوحیان هەیە کە سیاسەتی عێراقە، بەڵام سیاسەتی ئەوانیش بەرامبەر منطقەکە بەرامبەر عێراق لەم بوارانەی کە باسمان کرد ئەوانیش تەرحیان کرد. لە زۆربەی هەرە زۆری ئێمە گەیشتونێتە ئەتیفاق، لە زۆربەی هەرە زۆری ئەو مەسائلەی کە تەرح کرا ئەوان پشتگیری ئێمە ئەکەن و ئێمەش لە بەعض بوار سیاسەتی ئەوان تێئەگەین. لە بواری دراو تەفاهمێکی باش هەیە لایەن ئەمریکیەکانە بۆ ئەو سیاسەتەی کە بەنکی مرکزی عێراقی جێبەجێیە. بەڵێ دکتۆر دەڵی لە زۆربەی هەرە زۆری بابەتەکان گەیشتوونەتە ڕێککەوتن، کەواتە هەندێک بابەت هەیە کە نەگەیشتوونەتە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکایەکان. دەکرێت پێمان بڵێ ئەو بابەتانە چین کە هەتا ئێستا نەتانتوانی وەڕێککەون؟ ئێمە نەهاتوین لە هەموو بابەتێک بگەینە ڕێککەوتن، چونکە ئەمە سیاسەتی خۆیانە. خۆ سیاسەتی خۆیان هەیە بەرامبەر رووسیا، سیاسەتی خۆیان هەیە بەرامبەر ئێران، ئەمە سیاسەتی خۆیانە. ئێمەش وەزعی خۆمان بۆ ئەوان شەرحکەین جودایە لە مەسائلە، یعنی بەعس چشت خۆ جودایە، چونکە لە مەسلحەتی وڵاتەکە و دەرەچی ئەمان لە مەسلحەتی خۆیان و لە سیاسەتی خۆیان دەرەچن بەرامبەر قەزیەیەک کە ئیستا مەسەڵەن قەزەیەکی جیهانیە مەسەی شەڕی رووسیا و یوکراین. تەوان ئەمان سیاسەتێکی تریان هەیە لەوەی ئێمە، ئەوان سیاسەتێکی تریان هەیە بەرامبەر ئێران. ئێمە ئێران دەوڵەتی جیرانە و جیاواز مامەڵەکەین لەگەڵ ئێران، خۆ ئەمە واقعە. بەڵێ باشە دکتۆر، دەزانین کە بەغدا و واشنگتن ڕێککەوتنێکی استراتیژی هەبوو لە بینیانە و ڕێککەوتنەکە هەر بەردەوامە ڕێککەوتنی استراتیژی هەیە. بەڵام ماوەیەک پێش ئێستا باس لەوە ئەکراکە عێراقیەکان داوایانە کرد تەواوی هێزە بیانیەکان لە وڵاتەکەیان بچنە دەرەوە. ئایا بەپی ڕێککەوتنە استراتیژیەکە ئەم هێزە بیانیانە هێزەکانی ئەمریکا شەگرێتەوە؟ جارێ ئێمە عێراقیەکان کێن؟ عێراقیەکان ئەگەر کەسێک قسەیەکی کردووە لە عێراق هێزی جۆرا و جۆر هەیە، دەسەڵاتی جۆرا و جۆر هەیە، بەڵام ئەوەی کە ڕسمیان قسە بکە وزارەتی خارجیە عێراقە و سەرۆکوەزیرانی عێراقە و وازەحە ئێمە لە مەسلحەتی عێراقی سێری ئەمە مەسەلەکەین. ئەو هێزانەی کە تا ئێستا لە عێراقن دیارە مەسلحەتی ئەمنی عێراق و مەسلحەتی عسکەری عێراق پێویستەکە ئەوانە بمێنن، بەڵام یەک تشتەیە ئەو هێزانە هێزی کۆمبات نین، هێزی شەڕکەر نین، هێزێکن بە اتفاق ماون و لەسەر ئەساسی ئەوەی تەدریب بە لەشکری عێراق بدەن، بە قواتی عسکەری عێراق بدەن، بە پێشمەرگە تەدریب بدەن و ئەو بوارانە اتفاق کراوە لەسەری و یارمەتیمان ئەدەن لە معلوماتیش بە تایبەتی معلومات لەسەر تێرۆریستەکان داعش، چونکە داعش ڕێکخراوێکی جیهانی هەر پەیوەندی نییە بە عێراقەوە. یعنی ئەگەر حرەکەیە کرا لە سووریا یا لە شوێنێکی تر ئەم وڵاتانە هەمووی معلوماتی باشیان هەیە لەسەر داعش و ئەم معلوماتە تەبادلەکەین، یعنی معلومات کە لای ئێمە هەیە باوانە دەین لەسەر داعش ئەوانیش بە ئێمە. باشە دکتۆر، باسی شەڕی داعشەکەی کەواتە هێشتا مەترسیەکانی داعش لە عێراقدا بەردەوامی هەیە؟ مەترسیەکەی وەکو جاران نییە. جاران داعش نیمچە دەوڵەتێکی هەبوو، یەک لە سەرسەی خاکی عێراق داگیر کرد بوو، خۆیان بە خۆیان ئەوت دەوڵەت وەزاراتی هەبوو، جەیشی هەبوو، لەشکری هەبوو، بەڵام ئێستا وەکو منەظەمەیەکی ئێرهابیە. یعنی لە حالەتی دەوڵەت ئەگەر باسی دەوڵەت بکەین لە حاڵەتی کە عەرز لە دەستی بوو، ئیستا لە حالەتی ڕێکخراوێکی ئێرهابیە لەم لا دەسەوە شوێنێن لەو لا دەسەوە شوێنێن. لەگەڵ ئەوەش چونکە ئێمە تەجروبەیەکی تاڵمان هەیە لەگەڵ داعش و چونکە داعش تەمسیلی ئایدۆلۆژیەکەکە و ئەو ئایدۆلۆژیە ڕاستی بڵێم جارێ ماوە لە ناو خەڵک بۆ ئەوە ترسمان هەیە و لە داعش زۆر لاواز بووە، بەڵام ئایدۆلۆژیەکەی جارێ ماوە و هێزی وەکو هێزێکی تەرۆریستیش جارێ ماوە. ترسەوەیە نەهوو ئەگەر فرسەت پێی بدەی، ئەگەر بەردەوام نەبی لە شەڕ دژی، جارێتر گەورەوە بێ و خەتەرە بێ. بەڵێ دکتۆر، باسمان لە هێزە بیانیەکان کرد لە ناو خاکی عێراقدا. باس ئەکرێکە تورکیاش یەکێکە لەو وڵاتانی کە چەندین بنکەی لەشکری لە ناو خاکی عێراقدا هەیە. ئایا چارەنووسی ئەوانەیە یاخود هەڵوێستی حکوومەتی عێراق بەرامبەر بە هێزەکانی تورکیا چییە؟ ئێمە لەم مەسائلە ڕاستی بڵێم لەگەڵ تورکەکان هەم بەعەلەنی هەم بەغێر مۆلەن باسەکەین.
چونکە لە نەتیجە گەرەک بگەینە علاقەیەکی تەندروستی لەگەڵ دەوڵەتەکانی جیران لە نێوانش لەگەڵ تورکیا. علاقەی عێراق و تورکیا لە بواری تر، یعنی ئەگەر بواری ئەمنی و عسکەری سیر نەکەین ئەزانیە گاتە تقریبا 20 ملیۆن دلار و هەمووی لە بەرژەوەندی تورکیا لە واقع. طبیعی منیش حەزەکەم ئەم مناسبە کە باسی تورکیاکە تعزیەی خۆم و دایم بگەینم بەو قوربانیانەی کە لەو حاڵەتێک کە ئێستا تورکێتیایە حاڵەتێکی زۆر ناخۆشە و ئینسان بەڕاستی متەئەسرە بێ و شۆک بوو بۆ هەمومان. هەزارها نەفەر بوونە قوربانی ئەم بوومە لەرزە و ئەمە حالەتێکی تەسیرێکی گەورەی کرد لە عێراق، هەم لە نێو عێراق وەگشتی هەرێمی کوردستان ئەبینی حالەتێکی تەزامن هەیە لەگەڵ تورکیا. لەگەڵەوەش ئەم علااقاتە لەگەڵ تورکیا پێویستە بەردەوام بێ بە شێوەیەکی تر، ینی علااقاتی ئەمنی بێ و عسکەری، علااقاتی اقتصادی بێ، استثماری بێ و فراوانتر بێ. تورکیا ئەتوانێت دەورێکی گەورە ببینێ لە عێراق، شەریکاتی تورکی نزیکە لە ئێمە ئەتوانێت استفادەیەکی گەورە بکە لە وەزعی عێراق، چونکە عێراق اقتصادەکەی ڕووخابوو ئیستا لە حالەتی بنیانین و تورکیا ئەتوانێت ئەو دەورە ببینێ. ئێمە لەو مەسائلی ئەمنی و عسکەری دایم لە حیوار و دایالۆگین لەگەڵ تورکەکان، پێویستە بە شێوەیەکی تر حەلی بکەین. بەڵێ دکتۆر، باس لەوە ئەکرێ پاش سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی بۆ ئێران، باڵوێزی ئێران لە عێراق باسی لەوە کردووە کە یەکێک لە ڕێککەوتنەکانی کراوە ئەوە بووە کە با بڵین ئەو هێزە با بڵین هێزە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە عێراقدا چەک بکرێن. لەسەر ئەمە چی هەیە بێڵێ زانیاری زیاتر؟ ڕاستە لەو سەردانە باسکراوە، پێش ئەو سەردانە باسکرا، لە دوای ئەو سەردانە باسکراوە. ئێرانیەکان بە عەلەنی باسەکەن ئەڵێن ئەو چەکدارانانی کە لەوێن هێرشەکەنە سەر ئێمە لە خاکی کوردستانی عێراقەوە دێن و ئەم مەسەلە لە نێو حکوومەتی هەرێم مناقشە کرێەوە. ئیستەیش هەر باسە لە نێو حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی ئێرانی باسیەکەین و ئیستەیش گفتوگۆ بەردەوامە کە دەربارەی ئەم مەسەلە یەک دوو چشت هەیە پێویستە دووبارەی بکەمەوە. یەک، ئێمە دستوری عێراقی ڕێگە نادا بە کەس هێزێکی بێگانە بێت، ینی هەر هێزێک بێت، حزب بێ، گروپێک بێت خاکی عێراق بەکاربێنێ دژی دەوڵەتێکی دراوسێ. ئەمە کێشە بۆ عێراق دروستەکە. یەک. دوو، زدی دستوری عێراقە، ینی دستوری عێراق ڕێگە نادا ئەو کەسانەی کە پەناهەندەن لە عێراق ئەتوانن حەقی خۆیانە لەوێ بن، بەڵام لە عێراق بیت و چەک هەڵبگری و دژی دەوڵەتی دراوسێ ئەوە قبول نییە. ئەمە جانبی ئێمەیە، جانبی حکوومەتی عێراقە. جانبێکی تر دەوڵەتی تر حەقی نییە هێرش بکاتە سەر عێراق چونکە هێزێک لەوەیە. ئەمە زدی قانونی دەولیە، زدی سیادەی عێراقە. بێجگەوە ئەو دەوڵەتانی تریسە تورکیا و ئێران بابەت دەوڵەتی دۆستن لەگەڵ بەغدا، خۆ ئەتوانن بە گفتوگۆ بگەینە نەتیجە بە نیقاشون بە بەکارهێنانی چەک یا هێڕش لەم حاڵەتە لەسەر کوردستانی عێراق یا لەسەر شوێنەکانی تری عێراق. ئەمە حەلی مشکلەکە ناکە. ئێمە بۆ ئەوە دایم داواکەین بە دیالۆگ. اینجا تەسەوری من لە نهایەتە حکوومەتی فیدرالی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم پێکەوە ئەگەینە تەفاهماتێک لەگەڵ ئێرانیەکان تاکو ئەم مەسەلە ڕوو نەدا. بەڵێ باس لە حکوومەتی هەرێم کرد، با بینە سەر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیە. دەزانین لە وەتای ئەم حکوومەتە نوێ دامەزراوە چەند گفتوگۆیەک کراوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی ناوەندی. ئەو گفتوگۆیانە تا چەندێک بەبەرهەم بوون؟ گفتوگۆکان هەر بەردەوامن و باشن. ئێمە با بڵێن ئەو کێشانەی کە هەیە بە ڕێگەی یاسایی حەلی بکەین. یەک، کێشەی مالی بە ڕێگەی یاسای بوجە حەلە بێ و یاسای بوجە ڕەشنووسەکەی ئیستا لە بەردەستە و لەسەر ئەو خاڵانەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان مناقشە کراوە لەگەڵ هەرێمی کوردستان و بە تەسەوری من ئەگەنە ئەتیفاق.
دوو مەسلەی نەوتە یاسای نەوت ئیسەڕەش خەریکین گفتوگۆ هەیە نێوان هەردوولا بۆ ئەوی یاسای نەوتیش ئامادە بکرێت لە نهایەتە لە خلال 6 مانگ پێویستە یاسای نەوتمان بێ ئەویش حەلەبێ. باشە دکتۆر ئەگەر گفتوگۆکان ئەنجامیان هەبوو بۆچی هەر پاش ئەو گفتوگۆیانە کە وەک دەڵێ ئەنجامیان هەبووە با بڵین دادگای فیدراڵی عێراق بڕیارێک دەرەکا کە کورد بە دژی خۆی دائەنێت مەبەستم لە هەرێمی کوردستان ئەو بە بڕیارە بە دژی باسی بڕیاری فیدرالی ناکەم بەڵام باسی حەلی مشکلەکەیش هەم بەڕێگەی یاسایی یعنی یاسایەک هەبوو کە پەرلەمانی پێشەم پەرلەمانیان حکوومەتی ڕابردوو باسی ئەوەی ئەکرد کە بە گوێرەی ئەو یاسا محکەمەی فیدرالی دروست بێ ئێستا جارێتر مناقشە ئەکرێ کە ئەو یاسا جارێتر تەرەح بێ لە پەرلەمانی عێراق و لە ڕێگەی یاساییەوە ئەم مەسائلە حەل بێ و ئەویش حەلە بێ. بەڵێ دکتۆر لایانی چوارچێوەی هەماهەنگی کە پێشتر بە نەیاری کورددا ئەنران ئێستا چۆنە ئایا بوون بە جێگای متمانی کورد؟ من نازم کێ بە نەیاری کورددایان ناوە چکە ئەو چوارچێوە ئەحزابێکی زۆری تایە بەعزێکیان پەیوەندی تاریخی هەیە لەگەڵ کورد و لەگەڵ هێزە سیاسیەکانی کورد بەهەرحاڵ ئەم حکوومەتە دامەزراوە ئەو حیزبانەی کە جەنابەت باسیەکە هەموویتیان بێجگەوە لە ئەحزابی ئەوەی بڵێن نوێنەری سونەکان و هێزە ئەساسیەکانی کورد کە پارتی دیموکراتی کوردستانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوە حکوومەتن پێکەوە ئیشەکەن و هەمویان شەریکن لەم حکوومەتە و پرۆگرامێک هەیە ئەو پرۆگرامە ئەم هێزانە هەمووی چەند مانگێک مناقشەمان کرد تا گەیشتینە ئەو پرۆگرامە و ئەو پرۆگرامە اتفاق کرا لەسەری و ئەمزاش کراوە اینجا ئەو پرۆگرامی سیاسیە بۆ بەشێک لە پرۆگرامی حکوومەتەکە و حکوومەتەکە ئیستە هەوڵەدا ڕۆژ بە ڕۆژ جێبەجێ ئەو پرۆگرام بکە بێجگەوە ئێمە قیادەیەکی سیاسیمان هەیە کە لە واقع ڕئیس وزرا و سەرۆکی پەرلەمانیشتی هەیە هەفتەی جارێک یا دوو هەفتە جارێک دانیشین ئەو قیادە سیاسی هەموو ئەم مناقشاتە باسەکەین هەمومان پێکەوە ئیشەکەین کەواتە جەنابەت گەشببینی بەرامبەر بە با بڵین ئایندەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی من گەشببینم بەڵام یەک چشتم گرنگە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پێویستە تەنسیقێک هەبێەوە نێوانیان باش بێت تا بتوانین ینی هەمومان پێکەوە بتوانین ئەم حکوومەتەی کە فیدرالیە لە بەغدا ببینە ڕێ. باشە بۆ ئەو مەبەستە چیتان کردووە جەنابەت بۆ نمونەوەکو نوێنەرێکی کوردی لە بەغدا جەنابەت جێگیری سەرۆکوەزیرانی عێراقی و هەروەها وەزیری دەرەوەی چیتان کردووە تا بتوانن ئەو پەیوەندیانەی کە ئێستا باسیەکەی ڕێک بکەون لەسەر شتێک من وەکو سیاسیەک بەڵێ نەک وەکو وەزیری خارجیە هەوڵە دەم ئەو مەشاکلە حەل بێ بەڵام هەر من تەنیانیم کەسانی زۆر هەیە کە ئەو هەوڵەدان و هیوادارم لە ماوەیەکی نزیک وەکو سیاسیەکەم قساکەم هەردوو پارتی ینی پارتی دیموکراتی کوردستان مەکتەب سیاسی و مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببنەوە و دەربارەی ئەم مەسائلە بەڵکوم حەل بێ و ئینشاءڵڵا حەلە بێ. بەڵێ دکتۆر ئەمە دوا پرسیارمە بەس دەمەوێت بزانم هەر هەمان پرسیارم چۆن پرسیاری ئەوەم کرد ئایا گەشببینی بەرامبەر بە پەیوەندیەکانی بەغدا و با بڵێن هەرێمی کوردستان ئێستاش دەمەوێت بزانم ئایا گەشببینی بەڕێککەوتنی ئەو دوو حیزبە سەرەکیە لە هەرێمی کوردستان بە تەسەوری من ڕێگەی تر نییە ئێلا بگەنە اتفاق بێنی هەردوولا لەسەر ئیشکردن پێکەوە هەم لە هەرێم هەم لە بەغدا. دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق زۆر سپاس دەکەین بۆم دەرفەت. سپاس بۆ ئێوە مەمنونم.